پاش تێپەڕبوونی 24 ساڵ بەسەر شەهیدبوونی فەرماندە و پارتیزانی ڕۆژانی سەختی خەبات و تێکۆشان شەهیدی فەرماندە مەحموودی مامەعەزا کادر و ئەندامانی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی گوڵکۆی شەهید مەحموودیان کردو تا جەگوڵینەی ڕێز و وەفایان لەسەر گوڵکۆی شەهید دانا. کێکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خەبات و شۆڕشەکەی بەردەوام بووە تا گەینەوە ئامانجەی کە ئەوان لە پێناوی ئەمڕوا کە خەباتیان کردو و خوێنیاندا و شەهید بوون لە پێناوە لەسەر گوڵکۆی شەهیدی سەرکردە و فەرماندە مەحموودی مامەعەزین. دیارە ئەمڕۆ ڕۆژێکی خەمناکە بۆ بنەماڵەکەی و بۆ یەکێتیەکان چونکە فەرماندەیەکی قارەمانی کوردایەتی لەدەستداوە. هاتوین بۆ یادکردنەوەی کەڵەپیاوێک کەڵەمێدێکە لەم ڕۆژە خوێنی خۆی بەخت کرد بۆ کوردستان. هاتین ڕێز و وەفا دووبارەکەینەوە بۆ ئەم شەهیدە و سەرجەم شەهیدانی کوردستان. کەسوکار و خانەوادەی سەربەرزی شەهید مەحموودی مامەعەزا وێڕای دووپاتکردنەوەی بەردەوامیدان بە ڕێبازی شەهید مەحموود و ڕێبازی پیرۆزی شەهیدان داوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن کە هەمیشە پارێزەری دەستکەوتەکانی خوێنی شەهیدان بن. وەکو برای شەهید ئێمە هەردەم لەسەر ڕێبازەکەی بەردەوامین و تا پێشمان بکرێت ڕێبازەکەی بەرنادەین. شەهید مەحموودی مامەعەزا لە ساڵی 1954 لە گوندی هۆرێنی بناری بەمۆ لە بنەماڵەیەکی کورتپەروەر لەدایک بووە لەگەڵ دروستبوونی شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چەکی پێشمەرگایەتی لەشان دەکات و سەربەرزانە پلەکانی پێشمەرگایەتی دەبڕێت. دواپلەشی سەر لەشکری هێزی خانەقین بووە. شەهید مەحموود نمونەی پێشمەرگەیەکی ئازا و هەمیشە لە ڕیزی پێشەوە بووە بۆ قوربانیدان تا 24 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژی 12 دەی ساڵی 1996 شەهید دەبێت و دەبێتە لاپەڕەیەکی پرشنگدار لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلەکەمان. شەهید مەحموود خاوەنی 4 کوڕ و 2 کچە کە لە شاڵاوی بەدناوی ئەنفال و جینۆسایدکردنی گەلەکەماندا کوڕە گەورەکەی بە ناوی شێرکۆ لەگەڵ قارەمانی برای شەهید دەبێت. سەلام ڕۆڤگەلی کوردستان، گوندی هۆرێن لە بناری بەمۆ.